دژی بڕیارەکانی راكان جبوری پارێزگاری بە وەکالەتی کەرکوک و بۆ داوای هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شوورای بەعەز کە تایبەتە بە زەویە کشت و کاڵەکان جوتیارانی کورد و تورکمانی سنووری کەرکوک خۆپیشاندانیان لە بەردەم بینای پارێزگای کەرکوک ئەنجامدا. ئەو جوتیارانە داوا دەکەن بە زووترین کات کار لەسەر هەڵوەشانەوەی گرێ بەستە کوشت و کاڵەکان و بڕیارەکانی ئەم دوای راكان جبوری بکرێت. راكان سعيد مجموعه خلچ ناردو سرمان يعني عردكان ما بو بجبل لنا تان كوشين او روجا او كرافان بل طقطق كوشتان لحلو لا ديكو كوشتان او كردي كان بر حفتي سيزان كد براندا ايه اساكا بامر راكان سعيد همو فلاحي عربي سني او سرمان على يعني عردكا بجبل يعني كوشين اما دعاء بر برساني بقاكن دعاء مسؤولان كاين امش تمام بو شاركن ما دي صدو ما بو تطبيق هم مشتك مانيا هم مشتك مانيا هم قراراتك مانيا هم عقدك مانيا هم مشتك ئێمە وەکو فەلاح دێی تەرزێن ئەرازەکانمان تاپۆمان هەیە نووسراوە قەضا کەرکوک لیوا شارە زور بە تورکی نووسراوە هیچ دێ ئەو تاپۆیی نییە. ئێمە حەوت پشتە لە تەرزلین لە 75 عارەبیان هاورد بۆ سەر دیەکەمان نیوەی ئەرازیەکانمانیاندا و عارەب لە 87 تەرحیل کریامان هەموو ئەرزەکانیان عەقد کرد لەسەر عارەب. لە 2003 گەڕاینەوە عارەبەکان ڕۆیشتن مڵکەوان نییە جیان هێشت ڕۆیشتن ئێمە گەڕامانە سەر تاپۆی خۆمان وا چەند ساڵێکە ئەوەنە ساڵ لەسەر تاپۆی خۆمان دانیشمانە لە دوای ئەم ئۆکتۆبەر و نازانم چیوە عارەبەکان راكان جبوری هاوڕێتەوەی سەرمان. من ئەوەنە داوا لە راکانەکەم ئەگەر منەی فیتنەی ناکە ئەگەر پیاوێ ڕاستە ئەوە عارەب سونە هەمووی لە خێمە داڕزیە هەمووی لە حەویجە و مووسڵ داڕزیە بۆ دیفاع لەوانە ناکە بۆ ئەم دە 12 ماڵە تێنێتەوە سەر ئێمە. لە دوای 16 ئۆکتۆبەر و بوونی بە پارێزگاری کەرکوک بە وەکالەت راكان جبوری چەندین بڕیاری بۆ گەڕانەوەی عەرەبە هاوردەکانی سنووری کەرکوک و دەوروبەری دەرکردووە. بەو هۆیەشەوە چەند جارێک کێشە لە نێوان ئەو عەرەب و کوردانە دروست بووە. نوێنەری جوتیارەکان هۆشداری دەدات لە ئەگەری بەردەوامی دەرکردنی ئەو بڕیارانە کێشە و شەڕ لە نێوان نەتەوەکانی شارەکە دروست دەبێت. پارێزگاری کەرکوک بە وەکالەت وەزارەی زراعە مدیری زراعی کەرکوک التزام بە هەموو ئەو قەرارەتانەوە ناکەن خلافی ئەو قەرارەتانە ئیشەکەن عەقدەکان عەرەب تازە ئەکەنەوە ئەیان گەڕێننەوە سەر ئەو دێهاتانە دیسانەوە کورد و تورکمان و عەرەبی ئەسڵی لە کەرکوکە تەهجیر ئەکرێ و دەربەدەر ئەکرێ باشە خەڵک بۆ کوێ بڕوات ڕوو لە کوێ بکە ئەو خەڵکە ئەرزی باو با پیرتە ڕژێمی بەعەز داگیری کردووە ڕژێمی بەعەز ڕووخا بەڵام بەداخەوە ئێستای شۆفێنیەکان وازانن ڕژێمی بەعەز لە کەرکوک زنگەوە بووە بەڵام وەڵڵاهی هەڵەیان کردووە بۆیان ناچێتە سەر ئەو جەماوەرای کەوای بینی لە کورد و لە عەرەب و تورکمان حتایە بێدەنگ نابن لە بەرامبەر ئەو قارەتە زاڵیماتانە داوا لە ڕیاسی جمهوریەکەین داوا لە ڕیاسەی وزەراکەین لە مەجلیسی نیواب بکەین لە مەحاکمی ئیتیحادی و مەجلیسی قەڵای عەلاکەین ئەو جیهاتانە ئیلزام بکەن کە ئیلتزام بکەن وە قانونەوە وئیلا لا سامح الله ئەگەر کێشەیەک بکەوێتەوە بۆ 1 سەعاتێک دوای 100 ساڵ ئەسەوارەکەی تەواو نابێ و ئاگرە ناکوژێتەوە و لەخوای گەورە داواکارە ئەو شتانە ڕوونەدات. بەهۆی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعسەوە بە سەدان دووەنم زەوی کشت و کاڵی کورد و تورکمان دران بە عەرەبی هاوردە و تا ڕووخانی ڕژێمی بەعەز ئەو عەرەبانە ڕێگەیان نەدەدا کورد و تورکمانەکان زەویەکان بچێڵن. لە دوای ساڵی 2003 شەوە تا ئێستا حکوومەتی عێراق نەیتوانیوە کۆتایی بەو کێشەیە بێنێت و بە شێوەیەکی یاسایی ماف بۆ جوتیارە کورد و تورکمانەکان بگێڕێتەوە. دەیان ساڵە جوتیارانی کورد و تورکمان لە سنووری پارێزگای کەرکوک بەدەست بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعسەوە دەناڵێنن. حکوومەتی عێراقیش لە دوای ساڵی 2003 کەم تەرخەم بووە لە هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە و گەڕانەوەی زەویە کشت و کاڵەکان بۆ خاوەنە ئەسڵیەکانیان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکوک.